لە نێو گەڵاپانەکانی دارەنجیرەکاندا هیواکان ڕەنگیان زەر دەبێت و بەرەو هەڵوەرین دەچن. دەرباز ماندووبوونی خۆی لە گوڵدانی ئەم خاکەدا چاندووە. ئومێدیوا بوو کاتی چنینەوەی هەنجیرەکانی ببێتە مایەی دەستکەوتنی سەرچاوێکی باشی دارایی بووی، کەچی نەخۆشیێکی نەبینراو پەلاماری باخەکەی داوە و بەرهەمی ئەم ساڵی هەنجیرەکانی خراپ کردووە. هەنجیری تەقتەق گەرچی ناو و ناوبانگێکی زۆری هەیە و ساڵانە هەناردەی ناوچە جیاوازەکانی عێراق دەکرێت، بەڵام پێناچێت ئەم ساڵ بەرهەمەکان وەکو پێویست هەناردە بکرێن. تووشی ئەم نەخۆشیە بووە، وەزعی هەنجیر زۆر خراپە و بە گشتی سنوورەکە سنووری شوان و تەقتەق و ئەو ناوە تووشی ئەم نەخۆشیە بووە هەنجیرەکەیان. ئیشەڵڵا لەم ڕۆژانەیە لەم چەند ڕۆژی داهاتوویە ئەیبینە فەحس و لێوە ئەیبینە زراعی کەرکک و فەحسی بۆ یەکەین و نەتیجەکەی دەرەچێت زۆرە نەخۆشیەکە. کاتێک بەرهەمی هەنجیر بە ماندووبوونێکی زۆرە و دەگەنە بازار و عەلوەکان کێشەیەکی تر ڕوبەڕووی جوتیاران دەبێتەوە. بە گوتەی خۆیان هیچی کەمتر نییە لە نەخۆشی درەختەکانیان، ئەویش ڕێگری لە بەرهەمەکانیانە لە زاڵگەکان و ئاستەنگی دروستکردنە بۆ ئەوەی نەگەنە ناوچەکانی ناوڕاست و باشووری عێراق. بەڕاستی فەلاح زەرەرمەندی ١٨ بووە، هیچ نازانێ من عیلاجێک نییە، دەرمان نییە، هیچ شتێک چارەسەری نییە. نازانم ئێمە هەیە دەڵێ ئەم بەرەی فەوتاوە ئیش وا بەرەبەرە جوانە بێ، نازانم ئەم هەیە دەڵێ هەنجیرەکەم دەرمانم بۆی دۆزیەوە تۆ جوان بووە، هەیە دەڵێ هیچ عیلاجی نییە. نازانم ئێمە بەنسبەت هەنجیرەوە بەرەبوومەکەمان ئەو هەیە ئەم ساڵ. و دیارە لە هەمان کاتە ئاستەنگیەکی زۆرمان بۆ دروست دەکرێت لە گومرگەکان، ڕزقەکەمان ساغ نابێتەوە و هیچ سارەیەکشی نییە. ئەم ساڵ هەنجیر پارەکەم حالە چیلۆی نزیکەی بە 2000 بە 2500 دینار بوو. لە کاتێکدا جوتیاران بەدەست فەوتانی بەرەمەکانیان و دەردی درەختەکانیانەوە دەناڵێنن. بەرپرسانی کشت و کاڵ گەرچی لە ئازاری جوتیاران تێدەگەن، بەڵام بێ ئاگایی خۆیان لەو نەخۆشیە دەردەبڕن کە دووچاری هەنجیری ئەمساڵ بووەتەوە. ئەو ترسناک نین لە خواردن، ینی دەخوری احتیادیە، بەس لە ڕووی دەرەوەی ینی خاڵێکی لێ پیاوە. ئەوش من تەوەقعی خۆمان ئەوەی لێ کۆڵۆمان کرد لە لای خۆمانەوە هەست بۆ دەکەن کە ئەمساڵ کەش و هەوایەکی سارد هەبووە، بارانێکی زۆر هەبووە، ئەو کەش و هەوای کردە کە ئەو هەنجیرە ڕەنجی بگۆڕدرێ. بە گوتەی جوتیاران بێت هەنجیرە پێگەشتوەکان شێوی خواردن و تەنها دیوی دەرەوەیان تووشی نەخۆشی بووە. هەنجیری ئەمساڵ تاڵیەکی پێوەیە، تاڵیەک کە تەنها بە شیرینی ئاوردانەوەیکی جددی لە کەرتی کشت و کاڵ دەسڕێتەوە. بۆیە جوتیاران داوای چارەسەری بەپەلەی ئەو نەخۆشیە دەکەن کە دووچاری دارەکان بووەتەوە. لە هەمان کاتدا بە پێویستی دەزانن ئەو بربەسانەی کە هاتوونەتە پێشیان بۆ هەناردەی بەرهەمی ناوخۆ بۆ ناوچەکانی دیکەی عێراق لا ببرێت تا زیانی زیاتریان پێنەگات. دیار جەمال دەنگی ئەمریکا، تەقتەق.